بناوی خوای گەورە و میهرەبان، هاوڕێیان لەم وانەدا دێین باسی چۆنیەتی دروستکردنی سلایدی پۆڤەرپۆینت دەکەین لەسەر داوای هەندێک لە هاوڕێیان. بەڕاستی چونکە زۆربەی ئەو کەسانەی کە تەخەڕوج دەکەن یاخود لە کۆمپانیەکان کاتی پێشکەشکردنی سیمینار، مشکلەی ئەویان هەیە کە چۆن بتوانن سیمینارێکی جوان بە شێوەیەکی جیاواز پێشکەش بکەن و سلایدەکانی پاوەرپۆینت بە شێوەیەکی جیاواز بیتن، بە تایبەتی قوتابیان و کۆمپانیەکان لە کاتی پێشکەشکردنی سیمینار بە شێوەیەکی ئەنیمێشنی و جیاواز لە کەسانی تر. لەم وانەیەدا تەنها باسی ناساندنی چەند سلایدێک دەکەم. ئەگەر داواکاری لەسەر ئەم جۆرە ڤیدیۆوانە زۆر بێتن بە خۆشحاڵیەوە لە وانەی داهاتوو باسی چۆنیەتی دروستکردنیان دەکەم. هیوادارم بەدڵتان بیتن ئەو سلایدانە کە ئێستا پێشانتان دەدەم کە بە چ شێوەیەکە. ئەو سلایدە کە دەبینین لە پێشمانە ئەوە بە شێوەیەکی زنجیرەیی یاخود بە شێوەیە ڕستەییە دروستم کردووە. ئەگە سەیری بکەین کاتێک کە کلیک لەسەری دەکەین بەو شێوەیە بۆمان دێتن. سلایدێکی ترمان هەیە بەو شێوەیە کاتێک کە پێشکەش دەکەین یاخود بەم شێوەیە یاخود دەتوانین بەو شێوەیە سلایدی خۆمان دروست بکەین بە شێوەیەکی جیاواز لە کەسەکانی تر و بە شێوەیەکی جوان و ڕێکۆپێک کە سوودمەند بن لە کاتی پێشکەشکردنی سیمینار. هیوادارم ئەو جۆرە سلایدانە بەدڵتان بێتن